سەرژمێری بۆ دانیشتوانی عێراق بابەتێک کە نزیک و هاوکاتە لەگە پرۆسەی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەی عێراق. ئەم پرسەژ لەم کات و ساتەی ئێستا بە شێوەی گشتی ئەگەر ئەنجام بدرێ دەبێ ئەلکترۆنی بێت و ئەمەش بە گوتەی سەرۆکی دەستەی گشتی ئاماری هەرێمی کوردستان پێویستی بە ژێرخانی پتەوە کە لە هەرێمی کوردستان و عێراقیش ئەم ژێرخانە نییە. ئەو باسیێوەش دەکا ئەگە بەغدا بڕیاری سەرژمێری بدە هەرێمی کوردستان بەشدار نابێت و هۆکارەکانیشی بەم جۆرە ڕوون دەکاتەوە. وتومانە ئێمە ئێستا بەو شێوازی کە ئێستا عێراق پیایە ڕۆوەزارەتی پلاندانان کە ئامادەکاریی ئۆتۆی نەکردو ئێمە ناتوانین لە ڕووی تەکنیکیەوە بیکەین. یەک بودجەکەیان نەناردووەمان 2019 بودجیان وەرگرتووە نیان نرد 2020 بەشێکیان وەرگرت هەر نیان نرد. هەوڵێکی زۆرمان نا لەگەڵیان تا گەیشتنە شێوازێک لە تێگەیشتن بەڵام هەر دیسانەوە خەمساردیەکیان تیابینین ئێمە لەو مۆزوعەوە. ئەو ئامادەکاریانەی کە پێویستن لە ڕووی تەکنیکیەوە بۆ ژێرخان ئەم جارانە سەرژمێری ئەلکترۆنیە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان شتێکی وانەکراوە لە دەستی ئامار نەبوونی بودجە و نەبوونی هاوکاری تەکنیکی لەلایەن دەستگای ناوەندی ئامارەوە. کاتێ پرسی سەرژمێری لە وڵاتێ باس دەکرێت هەموو نەتەوە و ئاینە جیاوازەکانی ئەو وڵاتە دەگرێتەوە. بە گوتەی پسپۆڕێکی دەستوریش بێ هەرێمی کوردستان عێراق ناتوانێت ئەم پرۆسەیە ئەنجام بدات. هەروەکو باقی ئەو دەسەڵاتانی کە تایبەت کراوە بە دەسەڵاتە فیدرالیەکان پێویستە جۆرێک لە هەماهەنگی، جۆرێک لە تەنسیق، جۆرێک لە ڕەخساندنی پێداویستیەکانی تایبەت بە ممارەسەکردن و پیادەکردنی ئەو دەسەڵاتانە بڕەخسێنرێت لە نێوان دام و دەستگا فیدرالیەکان و دام و دەستگا هەرێمیەکان. هەروەکو چۆن لە بواری پاسەپۆرتە لە باری ڕێگەزنامەدا لە ڕووی هونەری و کاریگەڕیەوە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان و لە ڕووی فەرمانبەرانەوە جۆرێک تەنسیق و هەماهەنگی هەیە لە نێوان دەسەڵاتی فیدرالیدا بە هەمان شێوەش دەبێ هەرچی پێداویستی هەیە بۆ پیادەکردنی ئەم بابەتەوە بۆ جێبەجێکردنی ئەم بوارە بڕەخسێنرێت بۆ هەرێمی کوردستان وەکو باقی ئەو ناوچانەی کە لە دەسەڵاتی فیدرالیدا هەیە. بەڵام ئەگەر هاتوو بابەتێکی تایبەت بە ئامار و سەرژمێری بە هەرێمی کوردستان هەبوو دەتوانرێت دەم و دەستگاکانی هەرێمی کوردستان خۆی ممارەسەی بکە و پارێزگاریش بکە و احتیفاظیش بکە بەو داتا و ژمارە و داتایانەی کەوا لە هەرێمی کوردستاندا هەیە. ماوەی چەندین مانگا حکوومەتی عێراق پرسی بودجێ هەرێمی کوردستانی چارەسەر نەکردووە لە هەمان کاتیش بڕیارە مانگیدا هەڵبژاردن لە عێراق ئەنجام بدرێ. ماوەی 33 ساڵە لە عێراقیش هیچ سەرژمێرێک ئەنجام نەدراوە. کارەکانی دەستگای ئاماری عێراقیش بەهۆی کەمبوونی بودجە زۆر سرەتاین و ئەگەر بەم جۆرە بڕواتە پێش ئەنجامدانی سەرژمێریش بێ هەرێمی کوردستان کارێکی ئەستەما. هێرۆ مۆلودی، کوردستان 24 هەولێر.